مراسمی دانانی بەردی بناغەی پرۆژەی ئاوی دۆڵی ئاکۆیان سەرەتا خولەکێک دەوەستین بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی کوردستان بفەرمونون. زۆر سپاس کەرەمکە. بەڕێز سەرپەرشتیاری داری سەربەخۆی سۆران هەڵگۆڕ شێخ نەجیب، بەڕێز قایمقامی قەزای ڕواندز، ئامادەبوانی هێژە پیاو مەقوڵان و ئامادەبوانی بەڕێزی دۆڵی ئاکۆیان، ئەمڕۆ ئەم پرۆژە گرنگە بۆ دۆڵی ئاکۆیان دادەنرێت کە ماوەیەک بوو داواکاریەکی زۆری لەسەر بوو و بە هەوڵەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەم پرۆژەیە بەردی بناغەکەی بە فەرمی دادەنرێت. سەرەتاش داوا لە بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەین بفەرمووت بۆ بەستنی کۆنگرێکی ڕۆژنامەوانی و ڕاگەاندنی ئەم دانانی بەردی بناغە کە 5 پرۆژەی گرنگن لە دەڤەری ڕواندز. بفەرمووت. بەناوی خوای گەورە و میهرەبان، ئامادەبوانی خۆشەویست، هاوڵاتیانی دەڤەری قەزای ڕواندز و دۆڵی ئاکۆیان، ئەو کاتتان باش. خۆشحاڵین ئەمڕۆکە لێرە ئامادەین بۆ دانانی بەردی بناغەی چەند پرۆژەیەکی گرنگ و استراتیژی لەو دەڤەرە. خۆشەویستان، کاروانی ئاوەدانی بەردەوامە سەرەڕای هەموو فشار و قەیرانەکانی سەر حکوومەتی هەرێمی کوردستان. خۆمان بە بەختەوەر دەزانین ئەمڕۆ کە لێرە ئامادەین بۆ ئەوەی بەردی بناغی ئەو پرۆژانەدا بنین. لە دوایین سەردانی ئێمە بۆ ئەو دەڤەرە لە کێشە و گرفتەکانی ئەو دەڤەرەمان کۆڵیەوە و ئەو پرۆژانەی کە گرنگن و بەپەلەن هەوڵماندا لە ماوەیەکی کورتگانێکی نەبوارە جێبەجێکردن. لێرەوە دەمەوێ باس لە ڕۆڵی جەنابی سەرۆک بکەم بۆ ئەو دەڤەرە و گرنگی جەنابیان بۆ ئەو دەڤەرە کە باسمان لە کێشە و پرۆژەکانی ئێرە کردووە. بۆیە بە خۆشحاڵیەوە ئەوڕۆکە بە جەنابیان ڕادەگەینین لە ژێر ڕاستپاردەکانی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەرسوول بازانی. ئێمە ئەمڕۆکە بەردی ئەو پرۆژانە دادنێن و هەوڵ دەدەین لە ئایندەیەکی نزیکیش ئەو پرۆژانەی دیکەش کە لەم دەڤەرە هەیە پێویستیان بە جێبەجێکردن هەیە دیانێکی نەبواری جێبەجێکردن. بەڕێزان، دۆڵی ئاکۆیان، مێژووی دۆڵی ئاکۆیان لە شۆڕشەکانی کورد گرنگێکی زۆر تایبەتی هەبووە. بۆیە هەموو کات حەقی خۆیانە کە ناز بەسەر ئەو حکومەتە بکەن و ناز بەسەر ئێمە بکەن بۆ ئەوەی ئێمە زیاتر بتوانین خزمەتیان بکەین. ئەو پرۆژەیە کە ماوەیەکی زۆرە هەوڵی بۆ دەدرێتن و هەموو ئەوانەی لەم دەڤەرەنە بە پیاوە ماقولان و ڕێژسپیان و پێشمەرگە کۆنەکان و بەرپرسانی حزبیش داواکارێکی زۆریان بۆ ئێمە هێنابوو کە ئەم پرۆژانە کە لەم دەڤەرە گرنگی هەیە بۆ ئەوەی بێخینە بواری جێبەجێکردن. یەکێک لەو پرۆژانە پرۆژەی دۆڵی ئاوی ئاکۆیان بوو. ئێمە ئەو پرۆژەیە دەبا زووتر ڕابگەیەندرابە، بەڵام بەهۆی هەندێک کێشەی تەکنیکی کارەکەیان تۆزێک دواکەوت. بەڵام بە خۆشحاڵی و ئەمڕۆکە قۆناغی یەکەمی بەردی بناغی ئەو پرۆژەیە دادەنرێن و لە ئایندەیەکی نزیک قۆناغەکانی دیکەش دەست پێ دەکاتن. پێش ئەوەی ئەو قۆناغە تەواو ببیتن ئێمە هەوڵ دەدەین قۆناغەکانی دیکەش بستە بواری جێبەجێکردن بۆ ئەوەی بە شێوەیەکی متەکامل ئەو پرۆژەیە تەواو بکرێت و بچێتە خزمەت هاوڵاتیانی ئەم دەڤەرە. وێڕای پرۆژەی دۆڵی ئاکۆیان چەند پرۆژەیەکی دیکەش لەم سنوورە ئەمڕۆکە بەردی بناغی دادەنرێتن. ئەویش قیرتاوکردنی ڕێگاکانی گوندی سەران، گەرەوانی خوار و ئاکۆیان، فەقیان، ئاوی کەون، گەرەوانی سەر و ئەوانە کە هەمویان سەر بە قەزای ڕواندزن. ئەمڕۆکە بەردی بناغی ئەو پرۆژانەش دادەنرێتن. کۆی بەردی بناغی هەموو ئەو پرۆژانە
کە ئەمڕۆ کە لە سنووری قەزای ڕواندزی سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆران دادەنرێتن بڕی گوژمەکەی نزیکەی 2.5 ملیار دەبێتن و بە هەمان شێوە نۆژەنکردنەوەی کۆنکریتکردنی کوڵانەکانی بەرزێوە ماویلیان و جوندیان ئەمڕۆ کە بەردی بناغی دادەنرێتن و هەروەها چاکردن و نۆژەنکردنەوەی کۆڵانەکانی سنتەری قەزای ڕواندزیش ئەمڕۆ کە بەردی بناغی دادەنرێتن و هەروەها نۆژەنکردنەوە و تەواوکردنی یاریگای قەزای ڕواندزیش ئەمڕۆکە بەردی بناغی دادەنرێتن هەنگاوی قۆناغی یەکەم تەواو بۆ جێبەجێ کراوە قۆناغی دووەمیش تەواو دەکرێتن بۆ ئەوەی ئەم یاریگایش بچێتە خزمەت وەرزشوانانی ئەم دەبەرە بەڕێزان بە پێویستی دەزانم هەر بەم بۆنەیەوە ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران لە 2 ساڵ و نیوی ڕابردوو هەوڵمان داوە پرۆژەکان بگەنە سەرتاسەری سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بە هەموو قەزا و ناحیە گوندەکانەوە زۆر جاران ئێمە کە بەردی بناغی پرۆژەیەک لە شوێنێک دادنێن و هاوڵاتیانی شوێنێکی دیکە و ناوچەیەکی دیکە لەوانەیە گلەی ئەوە بکەن کە بۆ ئەو پرۆژانە بۆ ئەوانیش نەکراوە بەڵام ئێمە دەبێ هاوڵاتیانیش ئەوە بزانن کە ئەو میزانی کە لە بەردەستی ئێمەدایە ئێمە میکانیزمێکمان داناوە بۆ ئەوەی ئەم پرۆژێ و ئەم میزانی ئەو بودجەیە بە شێوەیەکی دادپەروەرانە بەسەر هەموو قەزا و ناحیە و گوندەکان دابەش بکرێتن و ئەولەویەت بدرێتە ئەو پرۆژانەی کە پرۆژە خزمەت گوزارە سەرەتاییەکانن لە هەندێک ناوچە گرنگی هەیە ئێمە تقریباً دوای سەردانی مەیدانی بۆ زۆربەی ناوچەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران ئێستا کێشە و گرفتەکان لای ئێمە زۆر ڕوون و ئاشکرایە و بە پلانێکی توکمە لە ژێر ڕاستپاردەکانی جەنابی سەرۆکی حکوومەت ئێمە هەنگاو بە هەنگاو ئەو پرۆژانە ساڵ بە ساڵ دەخینە بواری جێبەجێکردن بە خۆشحاڵیەوە ئەم ساڵە لە وەرزی زستان ئێمە هیچ پرۆژەیەکمان ڕانەگر بە فەرمی و پرۆژەکان بەردەوام بوون تەنها لەو کاتانە وەستا بوون کە کەش و هەوا لەبار نەبووە بەڵام پرۆژەکان بە شێوەیەکی فەرمی ڕانەگیران بابەتێکی دیکە دەمەوێت لێرە وەزارەتکە دووپاتی بکەمەوە دەستخۆشی لە جێبەجێکار و بەڵندەرەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەم کە ئێستا پارساڵیش لە وەرزی زستان پرۆژەکانی ڕانەگرت بەڵام لەو قۆناغی ئەو پرۆژانە ئێمە لە دوایین کۆبوونەوە لەگەڵ هەموو بەڕێندەرە بەڕێزەکان تاکیدمان لەوە کردەوە کە ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی مستحقاتی ئەو بەڵێندەرانە لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکان بۆیان دابین بکرێتن بەڵام باسمان لەوە کردووە کە پرۆژەیەک دەستی پێکرد لە هەر حالەتێک ئەگەر خوا نەخواستە حالەتێکی قەیرانی دارایی هاتە پێشەوە بە هیچ شێوەیەک نابێت پرۆژەکان ڕابگیرێن لەو نقطەیەوە کە دەست پێ دەکاتن تا پرۆژەکە تەواو دەبێتن ئەوان دەبی حیسابی خۆیان کردی بێتن کە ئەو پرۆژەی دەبی تەواو بکرێتن من بۆیە لێرەوە جارێک ئەمڕۆ داوا لە جێبەجێکارانی پرۆژەکانی سنووری قەزای ڕواندز دەکەم کە ئەوڕۆ بەردی بناغیان دادنێن ئەو بەڵێنانێک کە بە ئێمەیان دابوو لە دوایین کۆبوونەوە لە دوای بەدانانی بەردی بناغا دەبێ تا پرۆژەکە تەواو دەبێتن لەسێر هیچ بیانیوێک نابێ ئەو پرۆژانە بوەستن ئەو بەمانە ئەوە نایەتن کە ئێمە هیچ هەوڵێکیان بۆ نادەین لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکان بۆ دابینکردنی مستحقاتی خۆیان بەڵام دۆخی سیاسی هەرێمی کوردستان هەمومان باش دەزانین ئەگەر خوا نەخواستە هەر کێشەیەکی دارایی بێتە پێش ئەوان دەبێ بەردەوامی بە پرۆژەکانی خۆیان بدەن بۆیە لێرە داوایان لێ دەکەم لەسەر ئەو بەڵێنێک کە پێکەوە ئیتفاقمان لەسەر کردووە پرۆژەکان لە کاتی خۆی تەواو بکرێتن بۆ ئەوە بچێتە خزمەت هاوڵاتیانەوە لە ئێستاوە وەرزی کارکردنە تا چونکە ئێمە دوای مانجی 10 و 11 لەوانەیە کارکردن لە هەندێک ناوچەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران قورس دەبێتن لە کۆتاییدا دەمەوێت بابەتێکی دیکە کە بابەتە پرۆژە استراتیجیەکانە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەمەوێت ئەو مژدەی ڕابگەینم لە ئایندەیەکی نزیک چەند پرۆژەیەکی استراتیژی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دانەنرێتن و ئەوش لە ژێر ڕاستپاردەکان و ڕێنمایەکانی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی ئیشەڵا بەردی بناغی ئەو پرۆژە استراتیجیانش دانەنرێتن جارێکی کە ئەو پرۆژەیە لە هاوڵاتیانی ئەم دەڤەرە پیرۆز بێتن و بەردەوامیش دەبین لە جێبەجێکردنی هەموو ئەو شوێنانی کە پێویستیان بە پرۆژە خزمەت گوزاریەکانیان خزمەت گوزاری هەیە بە تایبەتی خزمەت گوزارە سەرەتاییەکان بەڵێنی ئەویان پێدرێن کە کاروانی ئاوەدانی بەردەوام دەبێتن و ناوەستین و نەشوەستاوین لە خلالی ئەو چەند ساڵی ڕابردوشدا پرۆژەکانمان هەموو یەخستە بواری جابەجێکردن لە خزمەت هاوڵاتیانەوە
جارێکی کە ئەو پرۆژێ و ئەو پرۆژانی ئەمڕۆکەرە و سنوورەدانەدرێتن لە سنووری قەزای ڕواندز لە هەموو هاوڵاتیانی دەڤەری قەزای ڕواندز پیرۆز بێت و ئیشەڵڵا کوردستانمان هەر ئاوادان دەبێت و مژدەی خۆشتریشمان پێ دەبێتن لە داهاتووی نزیک. زۆر زۆر سپاستان دەکەم. زۆر سپاس بۆ سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران. بەڕێزان، مەلا کەمال فەقیانی کەسایەتی دۆڵی ئاکۆیان وتەیەک پێشکەش دەکا و سوپاسنامەیەک بفەرمونون. ئەلۆ برایانی بەڕێز خۆشەویستان، جەماعەتی کاک هەڵگۆرد کە بەخۆ بەو جەماعەتەی هاتینە ئێرە، حتمەن لە پێناوی ئیشی چاکە بۆ خەڵکی دەڤەری دۆڵی ئاکۆیان. ئەمێن مندار بووم و بیرم دێ باوەڕ بکەن زۆر جار کە شەڕ ڕوو ئەدا ئافرەتە چوونانیان لەو پێشمەرگەی ئەبرد لەو گرد و مرد و لەو چەقەر و ئەوانە. یعنی ئێرە دۆڵی ئاکۆیان خوینی زۆردایە و هەروەها بەبێ تەقسیریش ئیشی کردیا، شۆڕشی کردیا. و بیرم دێ پیاوەک ناوی حاجی ئەحمەدیلان بوو لێرە لە جۆتیە کرد لە دیتی لە گرشەمچی حکوومەت وە سەرەکەوی ئەوەکەی جۆتی بەجێ هێشت و غاریدا پێشی واوەسەکە 4-5 جوندی کوشتن و حکوومەتیش هەراتوو شکا و گەڕاوە. ئەگە مەسەن ئەوە شتێکی بەسیتە من کە باسەکەم لەو ئەوەی ئەگەنا زۆر دۆڵی ئاکۆیان زۆر بە ویژدانانە و زۆر بە قارەمانانە بربەستی دوژبنیان گرتیە و حەقی هەموو شتیشمان هەیە. ئەمە ئەگە لە حکوومەتی داوا بکەین، چونکە حکوومەتی خۆیتن بە خوینی ئەو خەڵکەی ئەو حکوومەتە دامەزرایە. سپاس بکەم، داوای لێبوردنەکەم. بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران، تێبینیەکی ورتەیە گەر جەنابیان بفەرمونون. ببورم بەڕێزان، ئەمە بابەتێکە بوو بابەتی بەناحیەبوونی دۆڵی ئاکۆیان کە ئەمڕۆکە هەرچەندە دانانی بەردی بناغە بوو، بەڵام پارساڵ لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆک کە بڕیاردرا دۆڵی ئاکۆیان بەناحیە بکرێتن. من لێرە دەمەوێت ڕای بگەێنم هەموو ڕێکارەکانی ئیداری ئەو پرۆسەیە تەواو بووە و ئینشەڵڵا لە ئەندێکی نزیک ڕێکارە ئیدارەکان لە ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێمە ئینشەڵڵا لە ئەندێکی نزیک بڕیاری دەرچوونی هێنانەکایەی ناحیەی ئاکۆیان دێتە بواری جێبەجێکردن. بەڵام ئێمە چاوەڕێ ئەو بڕیارە ناکەین لە پرۆژەکانی ئاوادانی بەردەوام دەبین بۆ ئەوەی ئامادەکاریی باشتر بکرێتن لە کاتی هێنانەکای ئەو بەڕێوەبەراتە پرۆژە استراتیجیەکانی ئەم دەبەرە بستە بواری جێبەجێکردن و بۆ لێرەوە بە هاوڵاتیان ئەم دەبەر ڕادەگەینین کە ئەو پرۆسەیە لە قۆناغەکانی کۆتاییدایە. دەستان خۆش. بەڕێزان، ئێستاش دەست دەکەین بە دانانی بەردی بناغەی پرۆژەکە. داوا لە بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران، بەڕێز قایمقامی قەزای ڕواندز، موختاری گوندی ئاکۆیان، بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی ئیدارەی سربەخۆی سۆران، بەڕێوەبەری ئاوی سۆران، بەڕێوەبەری ئاسایشی ڕواندز و بەرپرسی جێبەجێکاری پرۆژەکە، بەرپرسی ناوچەکانی فەرمانبەران و ڕواندز بفەرمونون بۆ دانانی بەردی بناغە.
بینەرانی زاری کربانجی ئەم کاتەتان باش ئێستا ئەوەی یەبینن دانانی بەردی بناغی یەکێک لە پرۆژە گرنگەکانە یەکێک لەو پرۆژە استراتیژانێک کە دەمێک بوو خەڵکی دۆڵی ئاکۆیان لە چاوەڕوانیدا بوو ئێستا بەردی بناغیدا ئەندرێکەویش بەردی بناغی قۆناغی یەکەمی پرۆژەی دانانی بۆ ڕێی ئاوی سەرەکی خواردنەوەی لە دۆڵی ئاکۆیان کە یەکێکە لە پرۆژە استراتیژیەکان بە گوژمەی زیاتر لە 590 ملیۆن دینار لەسەر بودجەی ئیدارەی سەربەخۆی سۆران کە لەلایەن کۆمپانیای بەهات جێبەجێ ئەکرێتن ئێستا هەریەکە لە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران هەروەها قایمقامی قەزای ڕواندز بەڕێوەبەری دام و دەستگاکان کەسایەتیەکان و مختاری گوندەکانی دۆڵی ئاکۆیان لێرن بۆ ئەوەی بەشدار بن. ئێستاش بەڕێوەبەری ئاوی سۆرانیش لێرێ بۆ دانانی بەردی بناغە کە یەکێکە لەو پرۆژانەی دەمێک بوو خەڵکی دۆڵی ئاکۆیان داوای جێبەجێکردنی ئەو پرۆژەیانە کرد و لە ساڵی ڕابردوو سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران کە سەردانێکی مەیدانی دۆڵی ئاکۆیانی کرد بەڵێنی ئەوەیدا کە ئەو پرۆژە و داواکاریانی خەڵک جێبەجێ بکرێن ئەم ڕۆژکە هاوکاتە لەگەڵ ڕۆژی ڕەواندز بۆ پێی کە دەی چوار بوو بەڵام دەی چواری ئەم ساڵ ڕێک لەگەڵ جەژنی ڕەمەزان بوو بۆیە ئەو یادە دواخرا ئەمڕۆ ئێوارش لە هۆڵی بۆنەکانی ڕەواندز یادی ڕۆژی ڕەواندز دەکرێتەوە بەڵام ئەوەی هەیە زیاتر بەیانیەکەی کۆمەڵێک پرۆژە و بەردی بناغی گرنگ کە ئەمە خواست و داواکاری هاوڵاتیانە ئێستا ئەوەی ئەیبینن لە دۆڵی ئاکۆیانە بە تایبەتی پرۆژەی ئاوی دۆڵی ئاکۆیان ئەوجا بەردی بناغی چاکردنی گوندەکانی ڕێگەی دۆڵی ئاکۆیان دادەندرێت با قیرتاوکردن و کۆنکرێتکردن کە خۆی بینێتەوە لە چەند گوندێک لەوانە فەقیان هەروەها گوندی سەران گەرەوانی خوارو لەگەڵ ئاکۆیان ئەمانە کۆمەڵێک ئەو پرۆژە استراتیژیانێکەوە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەکانش لەسەر ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانن کەەوە ئەمڕۆ لە ڕەواندز بەردی بناغیاندا ئەندرێت زیاتر لە 5 پرۆژەن هەروەها دواتریش لە نێو سنتەری قەزای ڕەواندز بەردی بناغی چاکردنی چەند گەڕەکێکدا ئەندرێ لەوانە گەڕەشی ناوڕەزان ڕاپەڕین گەروێ ڕەزان ئەمانە ئەو پرۆژانن کە خۆی بینێتەوە لە قیرتاوکردن و کۆنکرێتکردن و هەروە لە ناوڕەواندز ڕاکێشانی بۆ ڕێی ئاوی شەبێتن دواتر لە گوندی بەرزێوە بەردی بناغی چەند پرۆژێکدا ئەندرێ لەوانش ڕێگاوبانە زیاتر بە تایبەتی لە گوندی ماویلیان جوندیان هەروەها لە بەرزێوە شەقام و کوچە و کۆڵانەکان ئەوانەی کە پێویستن زیاتر دەستی خزمەت گوزاریان ئەگاتێ. ئەوەی ئەیبینن ئێستا دانانی بەردی بناغی پرۆژەی ئاوی ئاکۆیانەکە یەکێکە لە پرۆژە استراتیژیەکان لەسەر ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ ئەکرێتن گوژمەی پرۆژەکە نزیکەی 600 ملیۆن دینارەمە لە قۆناغی یەکەم ئەو پرۆژە بە دوو قۆناغ جێبەجێ ئەکرێت لەبەرەوەی گوژمێژی زۆری پێویستە لە ئێستادا دەست دەکرێت بە قۆناغی یەکەمی ئەو پرۆژێ ئەمەش خواست و ویست و داواکاری خەڵکی دۆڵی ئاکۆیان دێنێتە دیکە خەڵکێکی زۆر سوودمەند دەبن بە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە. ئێستا ئەمە بەردی بناغی ئەو پرۆژەیە دانرا دواتر لەگەڵتانە بین بۆ دانانی بەردی بناغی پرۆژەکانی تر.